چەقەڵێک لە نزیک حەوزە ماسیەکان و کولانەی قازەکان دێت و دەچێت چنگی خۆش کردووە بیان خوات ئەم دیمەنە کامێرەی 964 دوای دوو شەو چاودێری توانیویەتی تۆماری بکات کەوتووی نەتەڕێ و زانیاری هەیە لە گوندی ناودەشتانی چیای ئاسۆس لە پشدەر بازباسی چەقەڵە کە تۆمەتبارە بە خواردنی ماسی و قاز و کوشتنی پەلەوەرەکانیان تا دێت ژمارەشیان زیاتر دەبێت گوندنشینەکان سەگیان بە دیار حەوزە ماسیەکان داناوە و سیاجی شوێنی مانەوەی پەلەوەرەکانیان کردووە بەڵام هێشتا نەبووە بە هۆکاری ئەوەی لێیان دوور بکەونەوە ڕاستی ئەم ئەو خێوەتەمان داناوە بە زۆر بە تۆکمەی شەوانە دێین سەردانی دەکەین هەموو شەوێک لای سەعات 10 و 11 ئەوانە بەس بۆ ئەوەی دڵنیا بین کە ئاخۆ چەقەڵ هاتۆتە ناو ئەو خێوەتگەیان ئەو خێوەتە کە دامانەوە سێ تەلبەندیشمان کردو واش چەقەڵ زەفەری پێدەبات لەو شەوانەدا نزیکەی 30 سەر قازی لە خواردوین کە هەمووشیان قازی چاک و سەرە بوون هەرێکەشیان نرخی 100,000 بوو لەسەر سیاجەوە دێنە ژوورەوە دابینین کە ژێر سیاجەکە ئەکۆڵم دێنە ژوورەوە یعنی هیچ ڕێگە چارێکمان نییە ئیتر نازانی چیانەکەین بە چ شێوەیەک ڕایان بگری داواکاریم ئەوەیە ڕێگە چارێک بدۆزنەوە بۆ ئەم چەقەڵانە بەڕاستی ناتوانین لەوە زیاتر خۆمان بگرین چونکە بە شێوەیەکی زۆر ڕووی لەم ناوچەیە کردووە ماسیمان لێ ئەخوات هەروەها بێتەوە پەلەوەرمان لێ ئەخوات چەقاڵ بەوە ناسراوە ئاژەڵێکی چاوچنۆکە کاتێک دەچێتە ناو کولانەی پەلەوەرانەوە سەرجەمیان دەخنکێنێت و تەنیا دانەیەکیان دەخوات لە کاتێکدا بەشێک لە دانیشتوانی گوندەکە بژێویان لەسەر حەوزی ماسی و پەلەوەرە و کاری کشتتوکاڵی ناکەن زیانێکی زۆریان پێگەیشتووە لە بناری چیای ئاسۆس لە پشدەر 20 گوند هەن گوندەکانی دیکەش حاڵیان لەوان باشتر نییە بەڵام تەماحی چەقەڵەکان بۆ ماسی وای کردووە زیاتر ڕوو لە گوندی ناودەشت بکەن کە 120 ماڵی تێدایە تا ئێستا بە دیاریکراوی نازانرێت ژمارەی چەقەڵەکان چەندە بەڵام خەڵکی گوند ئەم ماوەیە زیاتر دەیان بینن بە حکمەوەی کە کۆمەڵی یاسا و ڕێنمایی دەرچووە بۆ سزادانی ئەو کەسانی کە پەنا دەبەنە بەر کوشتنی گیانلەبەر یان باڵندەی کێوی یاخود هەر بابەتێکی تر و کوڕێ و چەقەڵ دیارە یاسا سزای بۆ داناون ئەگەر هەر حاڵاتێک لەو بابەتە ڕوودا ئێمە بە پێی یاسا دۆسی لێکۆڵینەوەیان بۆ دەکەینەوە دەیان دێن بە دادگا بەڵام لە هەمان کاتیشا ئەو کەسانش کە زەرمەند دەبن پێویستە کە زەرمەندێکی زەق و دیار بوو چەند جارە دووبارە بووە حاڵاتی تریش هەیە ئەگەر شتەکە چۆن دەڵێ لەەوە چۆ دەرێ و کۆنتترۆل مەکرا ئەو کاتی دەکرێت بەمبەستی دۆخستنەوەی ئەم ڕێ و چەقەڵانە لەو ناوچەیە ڕێگای تر بگەینە بەر کوشتنی چەقەڵ سزای یاسایی لەسەرا بۆ کوشتنی یەک ئاژەڵی چەقەڵ 150 تا 500,000 دینار سزای ئەو کەسە دەدرێ کە تۆمەتەکەی بەسەردا ساغ دەبێتەوە پۆلیس بەرگری لەم ڕێکارە دەکات و بە هەمە چەشنی ژینگەکەی وەسف دەکات لە کاتێکدا هەر بە خواردنی ماسی و پەلەوەرەکانەوە نەوەستاون و هەندێک جار بە بەردانەوەی عەلەفی زۆر ماسی ناو حەوزەکان یان تووشی نەخۆشی و مردار بوونەوە کردووە محەممەد عەلی 964 بناری چیای ئاسۆس لە پشدەر